ناوم کاکەلاسە کوڕی حاج ئەحمەدی مۆلد هەولێریمە بابم هەر فەلاح بووە منش هەر فەلاحم و خەرچی گوندی سیاوی بوومە بەس ئێستا بارم کردیەوە لە ناو مرکوخانەکەی خۆم خانیم کردیەوە ئەوم کردیە و مەڕی بەخێو دەکەم گەرم و جۆی دەکەم دەڕاستەی دەجێڕم ئەو شتانە دەکەم ئەو ئیشی منەوە. هاي 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 تقريبا 20 ساڵە لێرەمە ڕۆژانە ئیشمە مەڕ بەردانە و دەرەی دەچینین و گەرمی دەچین بە فەسل هەیە پایزانەوە دەست بە گەرم و جۆچان نێ دەکەین و ئاودان دەکەین و ئیشی لێ دەکەین و هاوینان دەدورینەوە و مەڕی بواران دەدۆشن و ژن و دەیکەینە ماست و ماستەکەی دەبینە هەولێری دەیفرۆشین و ئینتازمان هەیە گەرمەکەش دەبینە سایلۆی تەسمیل دەکەین و ئەوە ئیشمان. فەلاح زۆر مەغدورە لە هەموو بارەیە چوە لە بارەیەکەم سەمادی چیمیاوی تەنی بە 900,000 لەسەر فەلاحی زۆر گرانە هەموو خەرکێک ناتوانی بیکڕی ئەوە یەک دوو ئەو گەرم و شتەی کە دەکرێن ئەویش هەر بە گران دەکرێن لەبەرەوەی دەمانەوێت گەرمی باش بکرین ئینتاجی باش بیتن پاشان مەسائلی کارەبامان زۆر خراپە ئەمە بیرمان هەیە بیر غەتاسمان هاویشتە ناوێ ئاودانی گەرمی پێ دەکەین جۆی پێ دەکەین تەماتەی پێ دەکەین ئەمە لە بارەی کارەباوەش هەر مەغدورین. ساکو دێن مار بە مار دەگەڕێن و لەسەر تەلەڤیزیۆن و ئیزاعەکان باز دەکەن و ئەمە لۆ خزمەت گوزاری و لە بۆ ئیستفادەی میلەت و لە بۆ چاکسازی و لە بۆ بژێوی خەرک چاکردنی خەرک ئەگەر وابوو قسە و عەمەلیان یەکبی هیوادارین شتێک لە بۆ ئەو جەماوەرە فەلاح کرێکارە مۆزەفە لە بۆ هەمووی بکەن. هیوادارم لە جەماوەری خەرکی کوردستان هیوایەکی بەهێز دەنگ بدەنە ئەو کەسەی کە شیاوە کە خزمەتی میلەت دەکا نەک خزمەتی لە بۆ بەڕک و گیرفانی خۆی دیعای قسەی بریقەدار ئەوڕۆ دەیکا لە ناو خەرێک ئەو قسە بریقەدارانە باوەڕ پێ مەکەن ئینسان دەبی ئەو کەسانەی کە شیاون کە خزمەتی میلەت دەکەن کە خزمەتی خاک و نیشتیمانی خۆیان دەکەن ئەو کەسانە دەنجیان پێ بدەن ئەوی خزمەتی میلەت دەکاتن. ئەم ناوم یوسف ڕای سمایلە ئەلێرە کار دەکەم مارم لە سێبەردانە ماوەی 13 ساڵە تقریبان 12-13 ساڵە لێرە کار دەکەم ناوە ئەو زبر و قاشاکێ. ڕۆژانە زبر تقریبان 2200 تەن زبرمان لۆ دێ هەموو هەولێر و دەوروبەری ئەلێرە دەینین دای بندۆزەرەکان پاری دەن پشتی ئەفرا هەر ڕۆژێ بە ڕۆژێ پاری دێن و خۆری بەسەدا دەکەین و ناکەین دووکەر و زبر و ئاگر و شتیوا بمینێتەوە لە پاشان ئاگری بگرین
ئێستا ئەی شوکارەکانی ئێستاکە ئەوە بە ئەوەی لە بۆمان دەڕوە قەلابمان هەیە بە ڕۆژ و بە شەو ئەتا 12 شەو بەس خۆرمانەوە دەچێشنەوە قەلابەی خۆمانای بەکرێ جیرالۆ دایرەی 24 ساعتیش ئالیاتمان هەیە ئیش دەکا يلا عبيد ما معلي بقى كم تقولوا لولاي لولاي ده برلماني كدز بكار ده بيديتن ان شاء الله داوامان و معمله شريك وبيكمان بوبيني اما تسن كارمنديشن لي رئيس دكين تسن صار موقتين جيان مامبر خوش بي اما او شيء دكين ناخوشترين شيء كاما ديكين داواکاریمان لەو خەڵکەیە کە بچی دەنگ بدات دەنگ بە حەق بدات دەنگ بەو کەسەی بدا کە ئەو میلەتەی پاراستیە دەنگ بەو میلەتەی بدا کە ئەو کەسە ئەو ئەمن و ئەمانە لە ناومان هەیە دەنگ بەو کەسە بدا کە بە حەقی دەزانی دەنگ بەو کەسە بدا کە دیفاع لە خاک و شەرەفی ئێمە دەکاتن داواکاریم لەو میلەتەی هەیە دەنگ بەو عەقەی بدا کە ئەو عەقە هەموومان دەیزانین عەقەکەت کووە و لەبەر چاوی خۆمان ڕۆنە عەق بەو دەنگ بەو عەقەی بدەن ناوم سەفین ئیسماعیلە خەرچی گوندی خاڵوانم لە ناحیەی دارەشەکران من ئەوەی زراعەتی گەنم و جۆ ئەوانەمان دەکرد ئەمە چەند ساڵە هەر گەنم تۆکە و بچێمیای قەرتکە ئەوی بکە تەسمیل کە ئێستا هەستا ئێستا پارەی 2017 و 15 و 18مان ئێستا وەرنەگرتیا مەجبور بووم من حەوزی ماسی لێ بدەم ئەویش بەرهەمێکە وەکو زراعی بەرهەمەکانی گەنم و جۆ ئەمانە داواکارم حکوومەت یارمەتیمان بدا وەکو کارەبای وەکو ئاو ئەوانە زۆر پێویستیمان پێەیە ئاومان کەمە ئاومان کەمە کارەباشمان وەلا هەرکەمە کارەباکەش ئەوان نیە وەختی ئەمە پێویستیمانە ئەو کاتی نیتمان لە بیدایەتەکەی دەبی شۆفەری بینی تقریبان 5 دۆرم جێی 5 دۆرمی تۆ بکێ باشە لە جێی 5 دۆرمی هەمووی بکێ حەوز و وەڵا عەلەفەکەش زۆر گرانە عەلەف بە 750,000 ئەجا وەی لێ دێتن وشی گەورە بوو ڕۆژەیەک تەنی دەبی بدێ ئەتو ڕۆژەی تەنەشی بدێ هەموو ڕۆژ 750,000 زۆر لەسەرم ڕاوە دەستیت عەلەفەکەی زۆر گرانە عەلەف یەکەمین ماسیەکان گچکەنە ئەوەن بە قەدەر دنکە برنجێک دەبی ئەوە زاوشی دەیەخێنە تقریبان بە 4 مانجی دەبتە 5 ماسی بە 4 مانجی ئەجا لۆی هەیە ئەو وشی بۆ 5 ماسی لۆ چەند حەوزیت کە ڕەوان بکەیت پاشی ئەوەی وشی لۆ حەوزەکان کە ڕەوان کرد پێ دەکرێت لە هەری گری بۆ خۆت لۆ گەورەی تقریبان ئەویش 3 مانجی تکەی پێ دەوێتن هەتا دەبتە 2 کیلۆ 3 کیلۆ ئەوان لە هەرچەندی هاوکاری گوندەکان کە هەر کەمە چونکە ئەو بەرهەمەی لە گوندەکان بەدەست دەکەوی لە شار بەدەست ناکەوێت ئەوە دەغرا گەنم ئەوە جۆیە و ماسیە و مەڕە و ماڵاتە و هەمووی ئەویش کچی کەمتر نییە لە نەفت و لەمانە ئەگەر حکوومەت یارمەتیمان بدات و لا ئەوەی عەلەف و کارەبا ئەو ئەرێ وڵات تێرای ناوە خۆمان دەکە لۆی هەیە ڕەوانەی دەرەوەش بکرێت
من پێم خۆشە پەرلەمانی ئەمجارەمان پەرا بە ئەو زراعەتی خۆمان بداتن نەک بچیتن ئەو گەنم بکڕێ لە دەرەوە ئەمە هەمانبی لە ملمان بکەوێ یان حیوانمان هەیە گۆشتی خۆماڵی نەک بچی حیوان لە دەرێ بینیتن و ئەوە بکەم حتا برێ ماسیە هەر خۆمانبی باشترە لەوەی بچن لە دەرەوە بینن. ئەوەی لە توانایدایە بچی دەنگ بدات بچن دەنگ بدەن لۆ پەرلەمانی کوردستان ئینشاڵڵا ئەوانش یارمەتیمان دەدەن و کارمان بۆ دەکەن داوا لە خەڵک دەکەم بچی بۆ دەنگدا.